لە سەرەتای مانگی شوباتەوە واتە تەنیا چەند ڕۆژێکی تر گۆڕانکاری لە ئاراستەی چەند شەقامێکی سەرەکی شاری سلێمانیدا دەکرێت کە ئامانج لێی ڕێخستنی سیستمی هاتوچۆ و کاراسانیە بۆ شۆفێران و هاوڵاتیان بۆ ئەوەی لە کەمترین ماوەدا بگەنە سەنتەری شارەکە. لێرە بەرپرسانی شاری سلێمانی کۆبوونەتەوە بۆ ئەوەی هەڵسەنگاندن بۆ بیرۆکەکە بکەن. دوای چەند کاتژمێرێک لە گفتوگۆ بڕیاردرا لە ڕۆژی 1 شوباتەوە پرۆژەکە بۆ ماوەی 4 ڕۆژ وەک تاقیکردنەوەی ئەزموونی جێبەجێ بکرێت. بەڕێوەبەری هاتوچۆی ناوشاری سلێمانی باس لەو گۆڕانکاریانە دەکات کە لە ئاراستەی شەقامەکاندا دەکرێت. لە پاڵاسەوە بە 4 لین سەرخستن بەرەو فلکەی یەگرتن واتە هاتنە خوارەوە نامێنێ بەرەو پاڵاس لە شەقامی ئەم شەقامی کە تایە وەستاوی ئێستا شەقامی مامۆستایان سەرکەوتن بەرەو فلکەی یەگرتن بە هەمان شێوە لە فلکەی یەگرتنەوە بۆ شەقامی حەمدی و یان قەنات بە هەمان شێوە بە یەک ئاراستە ئۆتۆمبیل بچێتە ناوە هەتا فلکەی فریاکەوتن پارکی دایک. لە فلکەی فریاکەوتنەوە بە هەمان شێوە بە یەک ئاراستە بە شەقامی پیرەمێردا بینەوە خوارەوە بۆ سەرا لە سەرا شەوەکو عەرزمکردن بە مەولەویە بە پێچەوانەوە ئەگەڕینەوە بۆ پاڵاس. ئەمە بۆ خۆی ئەگەر سەیری بکەی لوپێ دروستەکە و بەردەوامیەدا بە جوڵەی ئۆتۆمبیل. لە پارێزگای سلێمانی 530,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە و لەو ژمارەیە نزیکەی 300,000یان لە سەنتەری شاری سلێمانیدان کە نزیکەی 15,000یان تەکسین. بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی باس لە گرنگی پرۆژەکە دەکات. دوجار بڕیاری ئەوە درا کە بۆ تێست وەکو تاقیکردنەوە ماوەی 4 ڕۆژ بیخەینە بواری جێبەجێکردنەوە کە ئەویش لە 1-2 مانگی داهاتوو دەست پێەکە ئەگەر زانیمان سەرکەوتوو بوو بەردەوامە بین لەسەری و ئەگەریش کەم و کوڕی و ناتەواوی زۆری هەبوو بە دوای بیرۆکە و پرۆژەی تر ئاگەڕێ. باپێ و ئامادەکاریانەی کە کراوە لەو شەقامانەی کە پرۆژەکە جێبەجێ دەکرێت هەموو ئەو بربەستانەی کە پێشتر دانراون لا دەبرێن بۆ ئەوەی 4 سایت ئۆتۆمبیل بە تەنیشت یەکەوە تێپەڕ ببێت. وەک قایمقامی شارەکە دەڵێت ئەگەر پرۆژەکە وەک خۆی جێبەجێ بکرێت وەستان لە هەموو ئەو شەقامانەدا نامێنێت و لە شێوەی یەک بازنە هاتوچۆ لە سەنتەری شاری سلێمانی ڕێکدەخرێت. بە سەرەتایەکیشی ئەزانین بۆ ڕێخستنەوەی هاتوچۆ لە سەرجەم شەقامەکانی شاری سلێمانیە و کەمکردنەوەی ئەو ئاستەنگوی گرفتانی کە هەن لە بەردەم هاتوچۆی هاوڵاتیانە هەر هاوڵاتیەک سەرنج و تێبینی و تێڕوانینی خۆی هەیە لەسەر پرۆژەکە ئەتوانێت بیخاتە ڕوو بۆ دەوڵەمەندکردنی پرۆژەکە. وا چاوەڕێ دەکرێت زۆرینەی شۆفێران و هاوڵاتیان پێشوازی لە پرۆژەکە بکەن چونکە پرۆژەکە دەبێتە هۆی کەمکردنەوەی لۆد و خەرەباڵخی لە شەقامەکان و دووبارە ڕێخستنەوەی شەقامە سەرەکیەکانی شاری سلێمانی. بەریوانە بڵا کورسات نیوز سلێمانی.